سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. بێگومان ئەگەر لەوانی بیرکاری داخراپیت مانای وایە بیرکاری لای تۆ وەکو مەتەڵێکی قورس وایە، وەک ئەوەی کە هیچ وەڵامێکی نەبێت لای تۆ. بەڵام هەواڵە خۆشەکە لێرەدا ئەوەیە هەرچەند خراپێت لەم وانەیەدا دەتوانیت ببیت بە باشترین و زیرەکترین خوێندکار ئەگەر ڕۆژان و بە بەرداوامی ڕاهێنان ئەنجام بدەیت، هەروەها کاتێکی بۆ تەرخان بکەیت. لە هەمان کاتدا ئێراد و باوەڕت هەبێت کەوا سەردەکەویت، ئەوا دەبیتە یەکێک لە زیرەکترین خوێندکارەکان لەوانەی بیرکاریدا. ئەگەر ئێوەش یەکێکن لەو خوێندکارانی کە کێشەتان لەم وانەیەدا هەیە و نمرێکم بەدەست دەهێنن بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە بەرزترین نمرە لەم وانەیەدا بەدەست بهێنن، ئەوا تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. ئەرکی ماڵەوە ئەنجامدا، بەڵام ئەمە بەتەنها بەس نییە. واتە بێگومان ڕۆژانە مامۆستا چەندین ئەرکی ماڵەوەتان دەداتێ، تۆش شیکاریان دەکەیت، بەڵام هەست دەکەیت ئەمە بەس نییە. واتە هێشتا زۆر شت هەیە کەوا تێناگەیت، بۆی باشتر وایە شیکاری پرسیاری زیاتر بکەیت. هەندێک جار لە کۆتایی بەشی کتێبەکە نمونەی زیاتری تێدایە، هەوڵ بدا بیان دۆزیتە و شیکاریان بکەیت. بۆ ئەوەی لە وەڵامەکی دڵنیابیت پێویستە پشانی مامۆستاکەتی بدەیت. هەروەها چەندین کتێبی ئۆنلاین هەیە، دەتوانیت دایان بەزێنیت و سود لە پرسیارەکان و ڕاهێنانەکان وەربگریت. یاخود چەندین وێبسایتی تایبەت بەوانەی بیرکاری هەیە، بەناوبانگترینیان وێبسایتی خان ئەکادیمیە کەوانەی بیرکاری هەڵدەبژێریت، ئەو بە شەوانە بنووسە چەندین نمونە و پرسیارت دەداتێ، هەروەها وەڵامەکانیشت دەداتێ. هەروەها لەگەڵ چەندین وێبسایتی دیکە لینکەکانیتان لە دیسکریپشن بۆ دادەنێم. خوێندنەوەی کتێبی بیرکاری و قوتابخانە بە شێوەیەکی چالاک یەکێک لەو نهێنیانی بۆ ئەوەی خوێندکار ڕۆژانە لە پۆلدا لە مامۆستا تێبگات کە باسی چی دەکات ئەوەیە لە ماڵ و بابەتەکە پێشتر بخوێنیتەوە، چونکە ئەو بابەتێنەوەی کە ئەیخوێنیت ئەو ڕۆژە پەیوەندی بەوانی پێشووترەوە هەیە، تەنها بیرۆکەیەک یاخود دوان زیاد دەبێت. بۆیە تۆش لە ماڵەوە کتێبەکەت بهێنە چۆرە سەر بابەتی نوێ، بەڵام ئەگەر بێت و کێشت هێشتا لەوانی پێشووتردا هەبێت، پێش ئەوەی بچیتە سەر بابەتە نوێەکە پێویستە بەسەروانی پێشووتردا بچیتەوە و تاویان بکەیت. پاش تەواوکردن بچۆرە سەروانی نوێ. بابەتی نوێ لە سەرەتای هەموو کتێبێکدا لە دوو پەڕەدا باز دەکات، بە زمانێکی ئاسان شی دەکاتەوە. تۆش بە وردی بیان خوێنەرەوە و بیرۆکەکان تێبگا. سەرنجی هەر پێناسە و خاڵێکی گرنگدا کەوا ئاماژەی پێدەدات. دوای باسکردنی بابەتەکە ئاسایی نمونەیەکت بۆ دەخاتە بەردەست و شیکاری دەکات. هەنگاو بە هەنگاو لەگەڵ هاوکێشەکانیدا بڕۆ، دواتر بیخەرە سەر پارچە کاغەزێک و دووبارە خۆت شیکاری بکەرەوە. بزانە لە چه هەنگاوێک تێناگیت و کێشت هەیە. بەیانی کە مامۆستا هاتە سەر ئەو بابەتە هەمان نمونە شیکار دەکات و بە وردی باسی دەکات کە چی لە چیەوە هاتووە، تۆش بە وردی گوێ لێ ڕابگرە و لای خۆت بینووسە کە ئەو هەنگاوە چۆن شیکار کرا. هەموو ڕۆژێک 15 بۆ 30 خولێک سعی لەم وانەیەدا بکە. ئەگەر لەوانی بیرکاری داخراپیت، ئەوە یەکێکی لە خوێندکارانی کە تااقەتی سعی بیرکارێت نییە، هەر بۆی بەشێکی زۆری سعیکردن هەڵدەگرن بۆ کاتی تاقیکردنەوە. بەمەش پستانی زۆرتان دەکەوێتە سەر بۆ ڕۆژی تاقیکردنەوە. هەر بۆیە وادابنێ بیرکاری وەکو پێیژەیەک وایە، هەتا پلیکانی یەکەم و دووەم نەبڕیت ناتوانیت بگەیت بەلووتکەکەی یاخود ناتوانیت باز بدەیت. بۆی ئەگەر ڕۆژانە 15 بۆ 30 خولێک بۆ ئەم وانەیەدا بنیت، بەسەر بابەتەکانی پێشووتردا بچیتەوە، ڕاهێنانەکان و نمونەی زیاتری شیکار بکەیت و پرسیار لە مامۆستا و هاوڕێکانت بکەیت و مشکل بە تەواوەتی بۆ ئەم وانەیە سافکەی لە کاتی سعیکردندا. هەروەها لە جەنجاڵیدا سعی نەکەیت و سعی لە دەفتەر و کتێبەکەتدا بکەیت و تێبینەکانت بخوێنیتەوە کە نووسیوتن، ئەوە دڵنیا دەکەمەوە بە ئەنجامدانی ئەم خاڵانە نمرەی زۆر بەرز بەدەست دەهێنن. لە کاتی شیکارکردندا هەموو هەنگاوەکان بنووسە. واتە کاتێک پرسیارێک شیکار دەکەیت هیچ هەنگاوێک مەپەڕێنە، هەموو هەنگاوەکان بە باشی و بەڕوونی بنووسە. ئەگەر هەر هەنگاوێک نوێ بوو بەلای تۆوە، ئەوە باشتر وایە بە جافی سوور یاخود هەر ڕەنگێکی تر کە جیاواز بە لێ نووسینەکانی دیکە بنووسە. بۆچی دەڵێن هیچ هەنگاوێک مەپەڕێنە؟ ڕەنگە کە مامۆستان نمونەیەک شیکار دەکات لەسەر تەختەکە بڵێت زۆر ئاسانە، ئەزانم شیکاری کەم و بیرم ناچێتەوە دواتر. بۆیە لەوانەیە کاتێک دەخیتە سەر دەفتەرەکەت یەک دوو هەنگاوی بپەڕێنێت و بچیتە سەر ئەنجامی کۆتایی. بەڵام کە تاقیکردنەوە دێت هێندە قەلق دەبێت ئەو ڕۆژە ڕەنگە برێت بچێتەوە کە ئەو دوو هەنگاوانە کامن و بۆچی ڕاستەوخۆ هاتوویتە سەر ئەنجامەکە و ئەو ئەنجامە لەکوێوە هاتووە چۆن وای کردووە. بۆ نمونە ئەگەر ئەمە هاوکێشیەمان هەبێت 2x یەکسانە بە 3:1، ئەم هاوکێشیەمان هەیە، ئەمە بە چاو ڕەنگە ئاسان دەربکەوێت و ڕاستەوخۆ بڵێ دەکاتە x یەکسانە بە 2.
بەڵام وەکووتمان ئەمە هەڵێو دەبێت هەنگاو بە هەنگاو شیکاری بکەیت. بۆ نمونە سەرەتا کۆکردنەوەکە ئەنجام دەین، واتە بڵێن 2x دەکاتە 4، دواتر x لەلایەکدا دەنین و ژمارەش لەلایەک، بۆیە x دەکاتە 4 دابەشی 2، 4 دابەشی ئەو ژمارەی کە لەلای نەزانراوەکەیە کە بریتیە لە 2، واتە ئەنجام دەکاتە x یەکسانە بە 2. هەوڵ بدە بۆ هەموو پرسیارێک هەموو هەنگاوەکان بە جوانی بنووسی. لە هاوکێشەکە زیاتر گرنگی بە وشۆ پرسیارەکە بدە. واتان لە بەسەر هاتووە هەندێک جار لە پۆلدا هێندە پرسیارێکتان شیکار کردووە، هەموو پرسیار و وەڵامەکەتان لەبەر کردووە، دواتر لە تاقیکردنەوە هەمان هاوکێشەتان بۆ هاتوۆتەوە بێ ئەوەی پرسیارەکە بخوێنیتەوە ڕاستەوخۆ دەست کردووە بە شیکارکردنی پرسیارەکە بێ ئەوەی بزانیت ئاخۆ داوای چیەکات، بەڵام دواتر وەڵامەکەتان ڕاست نەبووە و بەلاتانەوە سیر بووە، چونکە ڕاستە هەمان هاوکێشی ناو پۆل بووە کە پێشتر بێک و شیکارتان کردووە، بەڵام ئەمە پێدەوترێت فێڵی بیرکاری، واتە پرسیارەکە دەگۆڕێت. بۆی زۆر ئاگادار بن لەم تەکنیکە لە کاتی تاقیکردنەوەدا بەتایبەتی. بۆ نمونە لە پۆلدا ڕاهاتوون ڕاستەخۆ ئەم هاوکێشەیە شیکار بکەن، مامۆستا پێت دەڵێ نرخی x چەنە، هێندە ئەم هاوکێشەیە کەوتوتە بەرچاوتان بێ ئەوەی بزانن مامۆستا داوچیتان لێکە ڕاستەخۆ نرخی x دەدۆزنەوە، کە لێرەدا x دەکاتە 2/10 یاخود کاتێک کوردی دەکەینەوە دەکاتە 1/5. بەڵام سێریکەن لە تاقیکردنەوەدا ڕەنگە هەمان هاوکێشە بهێنێتەوە مامۆستاکەتان بۆ ئەوەی سەرتان لێ بشێوێنێت. مامۆستا نرخی x لەلایەکی پرسیارەکە دەدات، ئەمە تەنها وەکو نمونەیەک، مادەم مامۆستا نرخی x یاوە تۆ تەنها ئەوت لەسەرە ئەو نرخی x کە مامۆستایەتی پێت ڕاستەخۆ لە پرسیارەکەتا دابنیتەوانێ. سێریکەن چەند ئاسانە، بەڵام ئەگەر بێت و پرسیارەکە نەخوێنیتەوە بە باشی تێنەگەیت ئەوە بە 1 و 2 ڕاستەخۆ نرخی x دەدۆزیتەوە، کە وەکو پێشتر وتمان ئەگەر بۆ شێوازی شیکاری بکەیت دەکاتە 1/5، کە بەمەش هەموو وەڵامەکەت هەڵە دەبێت. هەر بۆیە زۆر ورد بن لە خوێندنەوەی پرسیار، بزانن داوای چیتان لێ دەکات و چی نەدراوە، پێویستە چی بدۆزنەوە، بزانن کلی لە وشەکە چییە، هەروەها سەر بە چه بابەتێکە. پاش شیکارکردنی هەر پرسیارێک بە وەڵامی ڕاست بەراوردی بکە. کاتێک پرسیارێک شیکار دەکەیت تا نیوەی شیکار مەکە و بڵێت زۆر ئاسانە، هەمووی وەکو یەک وایەوە دەزانم، بەڵکو ئەو هاوکێشەیە هەمووی شیکار بکە تا دەگەیت بە ئەنجام. پاشان زۆرجار لە پشتی کتێبەکە وەڵامی هەموو هەموارکەکانی تێدایە، بەراوردیان کە بەیەکتری یاخود خۆت پێدا بچۆرەوە. هەر بۆ نمونە ئەگەر بێت و هەمان هاوکێشی پێشووتر بهێنین، وەکو وتمان 2x یەکسانە بە 3:1، وەکو پێشتر گوتمان وەڵامەکەی دەکاتە x یەکسانە بە 2، بەڵام خۆت بۆ خۆتی ساخ بکەرەوە ئەو نرخی x کە بۆ دەرچووە لە هەمان پرسیارە دەیبنێرەوە، واتە لێرەدا دەڵێن لە بری x2 دادەنین، بۆیە 2 کەڕە 2 4 دەکات، بزانین ئاخۆ 4 یەکسانە بە 3:1 وەکو دیارە بێگومان بەڵێ هاوکێشەی لە ڕاست و چەپیش 4 دەکات، کەواتە 4 یەکسانە بە 4. لێرەدا وەڵامەکەمان ڕاستە، وەکو وتمان زۆر جار خوێندکار تا نیوەی دەڕوات بۆ شێوازە ڕادێت لەگەڵی، واتە تەواوی ناکات وەڵامەکەی، دەڵێت ئاسانە، بەڵام وەکو دەزانن لە تاقیکردنەوە دەبێت تا کۆتایی ئەنجام بینوسن، بەڵام چونکە ڕۆژانە لەگەڵیدا نەڕۆیشتووە و بەردەوام تا کۆتایی شیکار نەکردووە، هەر بۆیە بیری دەچێتەوە کە ئاخۆ دەبێت هەنگاوی کۆتایی چی بکات. بۆیە لەم خاڵە زۆر ئاگادار بن. چاو بە بیرۆکە و وانەکانی پێشووتر بخشێنە. کاتێک مامۆستا وانەیەکی نوێ ڕوون دەکاتەوە ڕەنگە لێ تێنەگەیت کە باسی چی دەکات، ئەمە پەیوەندی بەوە هەیە کە تۆ تا چەندێک لە وانەکانی پێشووتر تێگەیشتوویت. وەکو پێشتر وتمان بیرکاری و هەموو وانەکانی دیکە بابەتەکانیان پەیوەندیان بێکتریەوە هەیە، واتاوانی بیرکاری هەموو ئەو بەشانی کە دەیخوێنیت پەیوەندی بێکتریەوە هەیە، هەموو بەشەکان تاواکەری بەشی پێشووترن، بۆیە هیچ شتێک لە خۆت کەڵەکە مەکە بڵێیت هەڵی دەگرم بۆ دوای ئەموانە نوێیە، ئەمە وا دەکات هەموو وانەکانی پێشووتر بەسەردا کەڵەکە بن. هەوڵ بدە پێشوانی نوێ تۆ وانەکانی پێشووتر زۆر جوان سعید کرد بێت و هیچ کێشێکی تێدا نەبێت. بۆ نمونە تۆ کەڕەت فێر دەبیت، سەرەتا لە ژمارە ئاسانەکان و کەڕەت فێر دەکرێت، بۆ نمونە 5 کەڕەتی 5، دواتر ژمارەکان گەورە دەکرێت، هاوکێشەی زیاتر دەخوێنن، هەروەها دواتر ئەو دەخوێنن کەوا چۆن هاوکێشی کار دەکەیت کە لە هەمان کاتدا کەڕەت و کۆکردنەوەی تێدا بێت، پاشان کەمکردنەوە دابەش و توان و کەوانە، هەروەها چۆن هێماکانی x و y کەڕەت دەکەیت، سیر دەکەیت هەمووی کەڕەتە، بەڵام هەرجار و بیرۆکێک زیاد کراوە، کەواتە تۆش ئەگەر تێنەگەیشتویت لە کەڕەت ئەوە وانەکانی داهاتووتر بەلای تۆوە زۆر قورس دەبێت بۆ تەگەیشتن، چونکە تۆ لە بنەڕەتدا لە کەڕەت تێنەگەیشتویت. تاقیکردنەوەی خۆت بکە. ماوە لەوانەی بریکاریدا خۆت تاقیکردنەوە بە خۆت بکە. بۆ نمونە بەشی یەکەم تەواو دەکەن و تۆ ڕۆژانە سعید باشت کردووە
و باش گوێت لە مامۆستا گرتووە و پرسیاری زۆری شیکار کردووە. پێش چوونە سەر بەشی 2 تاقیکردنەوەی خۆت بکە لەو بەشەدا بە شێوەیەکی هەڕەمەکی دەپرسیار دیاری بکە وەکو تاقیکردنەوەی بیستەکەت، واتە کەشێکی تاقیکردنەوە لە ماڵۆ بۆ خۆت دروست بکە. هەروەها کات دابنێ بۆ خۆت، بۆ نمونە لە 3 خولەک یاخود کەمتر پێویستە وەڵامی ئەو دەپرسیارە بدەیتەوە، دواتر نمرە بۆ خۆت دابنێ. بزانە لە چ شتێک خاوی یاخود تێناگی بە وردی دیاری بکە کێشەکەت، کاری زیاتر لەسەر ئەو کێشەیە بکە. ئەمە ڕێگەیەکی تا بڵیت باشە بۆ ئەوەی ڕابێت لەگەڵ پرسیاری تاقیکردنەوەکانی قوتابخانە. وا دابنێ بیرکاری وەکو زمانێک وایە، چۆن هەموو زمانێک کۆمەڵێک پیتی هەیە و ئەو زمانی پێداناسرێتەوە، بە هەمان شێوە بیرکاریش لە کۆمەڵێک هێما پێک دێت. هەروەکو چۆن زمانێک ئەگەر بتەوێت فێر بیت سەرەتا دەچیت پیتەکانی فێر دەبیت، پاشان چەند وشەیەکی فێر دەبیت، پاشانیش دەچی ڕستەکانی فێر دەبیت. پاش ماوەیەک سیر دەکەیت دەتوانیت بەو زمانە قسە بکەیت. بە هەمان شێوە بیرکاریش وایە، ئەگەر بێت و سەرەتا لەگەڵیدا بڕیت و هەروەها وانەکەت خۆش بوێت دەتوانیت زۆر باشتریش فێر بیت. وردە وردە لەگەڵ حەزی زۆرت بۆ وانەکە وات لێزێت بە ئاسانی هەر بابەتێک کە نوێ بێت بە زووترین کات فێر بیت. وەکو وتمان بیرکاری لە کۆمەڵێکی ماونیشانە پێک دێت، پێویستە ئەو هێمانە لەبەر بکرێن. ئەگەر ناتوانیت لە بەریان بکەیت ئەوا لێرەدا کۆمەڵی ڕێگاتان بۆ دەخێنە بەردەست. ئەو هێمانە یاخود ئەو هاوکێشانە بکە بە فلاش کارت، یاخود لە سەستی کەرێک بنووسە و بە ژوورەکەتدا هەڵی واسە، یاخود بیکە بینی کتێبەکانت. پاش چەند ڕۆژێک بێ ئەوەی ماندوو بیت ئەو هێما و نیشانانە بە ئاسانی سێر دەکەیت لەبەرت کردوون. ئەمە زیاتر بۆ خوێندکارانی ئامادەی و زانکۆ دەبێت، چونکە بابەتەکانیان بە بەراورد بە بابەتی قوتابخانەی سەرەتایی و ناوەندی کەمێک قورسترا. هەوڵ بدە لە مامۆستاکە تێبگەیت، نەک بابەتەکە لەبەر بکەیت. ئەگەر بابەتەکە لەبەر بکەیت ئەگەری ڕێژەی تەنها لە 100 هەیە، بابەتەکە لە ڕۆژی تاقیکردنەوەدا بیر بکەوێتەوە. بەڵام ئەگەر لێ تێبگەیت ئەوە ئەگەری لە 105 هەیە کە بابەتەکەت بە ئاسانی بیر بکەوێتەوە. بۆیە هەنگاو بە هەنگاو لەگەڵ مامۆستاکەتدا بڕۆ. لە هەر هەنگاوێکی تێنەگەشتی مامۆستاکەت پێی خۆشە کەوا بۆ دووبارە بکاتەوە، نەوەک تێنەگەن و بەسەرتاندا بڕوات. لە هێماکان بە باشی بکۆڵنەوە، پرسیار بکەن بۆچی ئەو هێمایە لە فڵان شوێن دەبێت دابمرێت، لەکوێوە هاتووە، مانای چییە، کەی بەکاری بهێنین. هەموو بە مامۆستاکەت بڵێ، یاخود بە هاوڕێیەکت بڵێ کە لەو وانەیەدا باشە، یاخود لە ئینتەرنێت خۆت بە دوای دابگەڕێ. زۆر دووبارەکردنەوەی هێما یاخود فۆرمیولاکان، هاوکێش و هێماکان دووبارە و سێبارە بنووسە، تاوەکو بە تەواوەتی دەچێتە مێشکتەوە. بە قەڵەمی ڕەنگە و ڕەنگ بیان نووسە، زوو بەسەریاندا بچۆرەوە. تاقیکردنەوەی خۆت کەتیاندا بزانە کەی و چۆن هاوکێشەیەک لە پرسیارێک بەکاردەهێنیت. بەشداریکردن لە پۆلدا. لە پۆلدا گوێ بگرە و مەشغوڵ مەبە، ئەوەی گرنگە بە هایلایت دیاری بکە، تێبینیەکان بنووسە، بەشداری بکە لە پۆلدا تا دەتوانیت. هەر شتێک مامۆستاکەت بەوردی باسی کرد و زۆر کاتی بۆ تەرخاند کرد بۆ شیکردنەوە، ئەوە بزانە کە ئەو بابەتە زۆر گرنگە بۆ تاقیکردنەوە. بۆیە هەوڵ بدە سەرەتا گوێ بگرە بە باشی، دواتر بینووسەرەوە لەسەر دەفتەر، دواتر چی تێنەگەشتی لەسەر دەفتەرەکە بە مامۆستاکەت بڵێ بەخێرایی بۆ دووبارە بکاتەوە. هەروەها بۆ ئەوەی وانی بیرکاریت زۆر خۆش بوێت پێویستە ڕۆژانە زۆر بەشداری بکەیت. مامۆستاش ئەو خوێندکارانی زۆر خۆش دەوێت کەوا زۆر بەشداری پۆل دەکەن، هەرچەند ئەگەر وەڵامەکەشت ڕاست نەبێت نابێت شەرم بکەیت. هەر بۆیە ئەگەر مامۆستا هەر پرسیارێکی کرد پاش بیرکردنەوە هەوڵ بدە بە زووترین کات وەڵامی مامۆستاکە درێتەوە و دەسەڵ بڕێ. بەڵام وریابە وەکو وتمان گوێگرتن گرنگترە وەک لە نووسین، واتە هەردووکیان باشن، بەڵام وەکو گرنگتر گوێگرتنەکە باشترە، واتە سەرەتا گوێ لە مامۆستا بگرە، نەوەک لەگەڵ مامۆستادا بینووسیت. بەڵام کە تۆ هەر کۆپیت کرد و نەتزانی چێ و لە چێوە هاتووە سوودی نابێت نووسین. بۆیە پاش ئەوەی مامۆستا لە باسکردنی بابەتەکە تەواو بوو دواتر بیخەرە سەر دەفتەرەکەت. بەشداری لە گروپەکان بکە. لە قوتابخانەکاندا چەندین گروپی خوێندکار هەیە بۆ سعیکردن، یاخود دەتوانیت تۆ یەکەم کەس بیت و ئەم گروپە دروست بکەیت لەگەڵ زیاتر لە 2 خوێندکار، لەگەڵ ئەو کەسانەدا کە دەیانەوێت لەوانەیە بیرکاریدا خۆیان باش بکەن و خۆیان بەرەو پێش ببن. کە ئەم گروپەتان دروست کرد پرسیاری یەکتری بکەن، بابەتەکان شی بکەنەوە، پرسیار بۆ یەکدا بنێن وەکو تاقیکردنەوە، پرسیاری دەرەکی شیکار بکەن، باوەکو پێشبڕکێک وا بێت لە نێوانتاندا تا هەوڵی زیاتر بدەن کێ زۆرترین پرسیار شیکار دەکات و کێ زۆرتر هەوڵ دەدات. وەک ئەوە وایە ئێوە لەناو پێشبڕکەیەکدان هەر هەفتە و براوەیەک دیاری بکەن، بزانن کێ زۆرترین سعی دەکات، زۆرترین هەوڵ دەدات. ئەو هەفتەیە بیکەن بە سەرۆکی گروپەکە، یاخود تەنها بۆ خۆشی چەند بیرۆکیەکی تر زیاد بکەن بۆ ئەوەی بێزاری ڕووتان تێنەکات. ناوێکی خۆش بۆ گروپەکە بدۆزنەوە،
هەر کاتێک زانیتان هەوڵی پێویست نادەن پێویستە هانی یەکتر بدەن و ڕێگەچاری تازە بدۆزنەوە. لە کۆتاییدا داوای هاوکاری بکە بێجگە لە پۆل ئەگەر هەر پرسیارێکت هەبوو لە ماڵەوە لەسەر پارچە کاغەزێک بنووسە پاشان دیاری بکە بۆ ڕۆژی دواتر ئەگەر مامۆستاکە تکاتی هەبوو لە 5 خولەکدا با بۆ ڕۆن بکاتەوە بەڵام تەنها پرسیاری گرنگی لێ بکە وریابن واتە داوای لێ مەکەن لە سەرەتادا هەموو شتێکتان بۆ دووبارە بکاتەوە لە چه هەنگاوێکدا کێشەتان هەیە تەنها ئەو پرسیاری لێ بکەن یاخود پرسیار لە هاوڕێکتان بکەن کە لەوانەیە بیرکاریدا زۆر باشە. زۆر جار خوێندکار ڕوونکردنەوەی هاوڕێکانی لە مامۆستاکەی پێ باشترە لەبەر ئەوەی هاوتەمەن و هاوڕێن بۆیە شەرم ناکەن یاخود پرسیار لە مامۆستای قوتابخانێکی تر بکە یاخود کەسێکی تر کە بەشی بیرکاری تەواو کردووە یاخود لە یوتیوب و لە تۆڕە کۆمەڵاتەکان چەندین گروپ و چەناڵی تر هەن هەر پرسیارێک تێنەگەشتی یاخود هەر بابەتێک تێنەگەشتی ئەوە تەنها سەری بابەتەکە بنووسە چەندین ڤیدیۆی هاوشێوت بۆ دەهێنێت سوود لە بیرۆکە جیاوازەکان وەربگرە ڕەنگە بە شێوازی جیاوازتر و هەنگاوی جیاوازتر پرسیارەکەشی بکار بکات بەڵام لە کۆتاییدا هەمان ئەنجامی هەیە بۆی سوود لە بیرۆکە جیاوازانش وەربگرە ئەمانە مێشک زۆر چالاک دەکەن یاخود سوود لە کتێب وەربگرە لە کتێبخانە قوتابخانەکەتان یاخود لە دەروی قوتابخانەکەتان یاخود سوود لە کتێبی ئەلکترۆنی وەربگرە بەڵام ئەمانە زیاتر بۆ خوێندکارانی زان کۆن. لێرەشدا هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.